سڵاوێکی پڕ لە وزە لە بینەران و بیسەرانی بەرنامەی بەیانی 24 هیوادارم لە هەر شوێنێکن لەش ساغ بن تەندروست بن ئەو کوردی زمانانەی کە ئێستا لە هەر شوێنێکی ئەم جیهانە گوێبیستی پرۆگرامی ئێمن بینەری پرۆگرامی ئێمن ئەوە بە زمانێکی کوردی جوان پێتان ئەڵێم یەخۆ بەیانیتان باش بێت هیوادارم کە هەمیشە لەش ساغ و تەندروست و سەلامەت بن ئەمڕۆ لەگەڵمان بن باسی زۆر شتان بۆ ئەەکەم بۆ نمونە فەرمانبەرێکی وەزارەتی تەندروستی چەندین ساڵە کاری دارتاشیەکات ڕۆژانە دوای تەواوبوونی کارەکەی لە کارگەیەکی بچووکی ماڵەکەی خۆی بە دار و کۆمەڵێک کەرەستەی سادە کاری جیاواز و زۆر جوان و ورد و بچووکەکات. مزگەری وەک زۆر پیشەی دیکە هەن کە مەترسی لە ناوچوونی لەسرە. پیشەکارێکی دەفر و کەلوپەلە مسیەکان لە بازاڕی ئەنقەرەی پایتەختی تورکیا ترسی لێ نێشتووە بۆ ئەترسێت پیشەکەی لەگەڵ نەمانی خۆی لە ناو بچێت. ئەمڕۆ کەمێکیش باس لە گرنگی پاراستنی پیشەدەستیەکانەکەی وەک دەزانن لە کوردستان پیشەی دەستی زۆرمان هەیە بەڵام ئێستا کەم بوونێتەوە. ڕاهێنەرێکی سرک پەناگەیەک بۆ ئاژەڵەکان دروست دەکات کە ئەو ئاژەڵانەی زامدارن کە کەسێک زامداری کردوون بە تایبەتی خاوەنەکانیان ئەو ڕاهێنەرە پڵنگ بەخێو ئەکات. زۆر مەترسیدارن ئەو پڵنگانە بەڵام ئەو لەگەڵیانە ڕاهاتۆ و جوڵەی سەرسوڕهێنەریشیان پێکات. جارێ هەر لە ناو کەش و هەوایەکی ساردین هەر ئەبێت زوو باسیەوە بکەم بڵم ئاگاداری تەندروستی خۆتان بن چونکە کاتێککە تەندروستیت باش نەبێت ئەوە هەموو سیستەمەکانی دیکەی ژیانت هەمووی بەسەرێتە ئەشەوێت بۆیە داوای ئەوەکەم لێتان کە هەمیشە ئاگاداری تەندروستی خۆتان بن لەم وەرزە سەرمایە خۆتان گەرم بپۆشن. شەپۆلێکی دیکەی بەفربارین باکووری کوردستانی گرتوۆتەوە بەهۆی زۆری ڕێژەی بەفربارینیش ڕێگەی نزیکەی 3000 گوند داخراوە و هەروەها دوای چەند ڕۆژێک لە داخرانی ڕێگەی نێوان مەلاتێ و خارپیت کرایەوە. سەرۆکی شارەوانی وانیش ئەڵێت 120,000 تۆن بەفریان لەسەر یاخود لە سنتەری شار فڕێداوە. هاوکات بەفربارین زیانی بە چەندین کێڵگەی بەخێوکردنی ماسیش گەیاندووە و ئێستا پێکەوە ئەو بابەتەشە بینی. پێلە بەرفبارینێ لە باکوورێ کوردستانê didome her çend hewlên vekirina rêyên gundan û rêyên serekeyên navbera bajaran bidomin jî rêyên nêzîkî 3000 gundan li bakurê Kurdistanê girtîne. Bi sivikbûna berfê re rêya navbera Meletê û Xarpêtê hate vekirin ku yek ji rêyên serekeya navbera Bakurê Kurdistan û Tirkiyeyê. Berpirsên şaredarîya Wanê jî dibêjin heta niha zêdetirê 120,000 ton berf derxistine dervê bajêr. Şehir merkezinde bulunan 90 ana li navenda bajêr notriyên sereke hene û ji wan 25 rê hatine vekirin. Li 65 riyan jî xebatên paqijkirinê didomin. Rojane nêzîkî 5000 ton berf em derdixin dervey bajar. Em berfêtînin vê derê karên komkirinê didome. Ortalama taşıdığımız kar miktarı 5000 ton civarında. İşte burası Berf û qeşa bandor li ajelan jî dike. Li navçeya Xelatê Golan Nazik qeşa girt û masiyên derketin qeraxê di nav avê de qerisîn. Gundî dibêjin îsal berf zêde hatiye û hewa jî sar e. Hewa pir sar e. Zivistan dijwar derbas dibe. Ji ber sermayê masiyên biçûk bê hewa mane û derketine qeraxê. Bi hezaran masî hene. Her der tercih bûye. Her tarafta var. Berf vê carê zêdetir bandora xwe li Semsûr, Agirê, Çewlig û Wanê nîşan dide. Li navçeya Kanêraşa Çewligê xaniyên yekqatî dibin berfê de winda bûn. Li seranserê herêma Serhedê pileya germê jêr sifrê ye û sartirîn hewa li navenda Agirê hat pîvandin ku jêr sifrê 19 ye. ئەم بەفرە جوانەی کە ئەبارێت بۆ دەڵێن بۆ هاوینمان نعمەتێکی باشە بۆ ئەم وەرزە نعمەتێکی باشە بەڵام بۆ کۆڵبەرەکان کە کاری کۆڵبەری ئەکەن ئەبێتە زەحمەت و ئەبێتە نقمەت
ماوەی 15 ڕۆژە 3 کۆڵبەری ناوچەی مەرگەوەری پارێزگای ورمێ بێسەر و شوێنن. دانیشتوانی گوندەکانی سەر سنوورەکە 6 ڕۆژیان لەسەر یەکتری داناوە بۆ ئەوەی کە سەرەداوێک هیچ نەبێ لەبارەی چارەنووسی ئەو کۆڵبەرانەیان دەست بکەوێت. شاد حاڵەکان ئەڵێن کە ئەو لایەنانی کە بەرپرسن لە پرۆسەی گەڕان هاوکاری ئەو تۆیان ناکەن، هەر بۆیە پێویستە خەڵکی ناوچەکە لە گەڕان بەردەوام بن، هەمویان بە شێوەیەکی کۆمەڵ وەک باسم کە ڕۆژ و شەویان خسووتە سەرێک بۆی کە چارەنووسیان بزانن. گەڕان بە دوای 3 کۆڵبەرەکەی ناوچەی مەرگەوەری پارێزگای ورمێ بەردەوامە. 15 ڕۆژە ئەو 3 کۆڵبەرە لە بەرزایەکانی نێوان ڕۆژهەڵات و باکووری کوردستان ون بوونە و چارەنووسیان نادیارە. خەڵکی گوندەکانی سەرسنووریش شەو و ڕۆژیان لەسەر یەکداناوە بۆ ئەوەی هەر چۆنێک بێت ئەو کۆڵبەرانە بدۆزنەوە. هەنیە سپێدێ مازۆنیۆریە تابی کوبالێ 10-15 نەفرێت مایە چوە سەرە ئێراجیەکە هەی بنەوە بارێ نۆبیکێت بێژنێ هاتۆ بارێ نۆبیکیژیە چوە سەرە هاتۆ زۆنیۆریت وێ گۆی مەهای ژیارتری ژێ چووی وێ گۆشکی ئەمتەغۆزۆی ئۆلۆمێتکاین هەموو گۆندۆ بە هەمکۆریۆ خو خۆش هەموو جماعەتیتکاین هەر کەس ئاگراخی خودۆ دۆبتەلا بهێت دوورۆ بچیت خۆدۆ خێرەوە بنی. بارزان مەیهەمی ئەسحەد سەیدانی فەرد و بەهلول سەیدانی فەرد ئەو 3 کۆڵبەرە گەنجەن کەون بوونە. ڕۆژی دووشەممە ڕاگەیەندراکە لە دیوی باکووری کوردستان لەلایەن هێزە سنوور پارێزەکانی تورکیا دەست بەسەر کراون. بەڵام بنەماڵەکانیان ئەوە ڕەت دەکەنەوە و پارێزگاری ورمێش پشت ڕاستی نەکردوتەوە. هاوڵاتیانیش دەڵێن گرفتی سەرەکیان نەبوونی کەرەستەی پێویستە و لایەنی پەیوەندیداریش یارمەتیەکی ئەو تۆیان نادات. خودی براوریکاری ما به خوش هر کس که دست خالی نهید به دلته که گرم به لباسا که کوک هبید بوتیو به ماره هبید بیرک هبید ما هم دست خالی لرین ما پیدا کردیم وقتی ما چه دست دادن هبید هم پیچی ندارونه من تلاش شد که هر کس به دست خالی نهید. خەڵکی ناوچەکە و بە تایبەت خێزانەکانی ئەو 3 کۆڵبەرە هێشتا هیوا و براو نینە و پێیان وایە ڕەنگە لاشکەوتێکدا خۆیان حەشاردا بێت یان لە دیوی باکووری کوردستان دەست بەسەر کرابن. لەگەڵەوەش بەشێک لە هاوڵاتیان بێئومێدن لەوەی بە زیندوی بیان دۆزنەوە، بەڵام لە شەخەکاندا بۆ چارەنووسیان دەگەڕێن. ئەمساڵ بەفروبارانێکی باشمان هەبووە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین ئەمساڵ زیاتری کردووە. ساڵی ڕابردوو 402 میلیمتر بارانباری بوو، بەڵام ئەم ساڵ تاوەکو ئێستا ئەو ئاستە نزیکە بێتەوە لە 500 میلیمتر. بارانبارین بەشێکی کانیاوەکانی ژیانۆتەوە، بەشێکیشی تەقاندۆتەوە کە ئێستا کانیاوەکان تەقیونەتەوە دووبارە و بەڕێوەبەری کشت و کاڵی ڕانیا ئەڵێت ئاماژەکانی وشکە ساڵی هەر لە ئێستاوە دیارەکە ڕەوی بنێتەوە. ئێرە گوندی شەروێتە لە سنووری قەزای پشدەر. شەروێت دەکەوێتە دووری 5 کیلۆمەتری باکووری خۆرهەڵاتی شارەدی ژاراوە. گوندەکە دەوڵەمەندە بەکانی و کانیا و کارێز و زیاتر لە 15 کانی و کانیا و هەن کە دیمەنێکی جوانیان بە گوندەکە بەخشیوە. پارساڵ بەهۆی وشکە ساڵی و بێبارانی کانی و کانیاوەکانی گوندەکە وشکیان کردووە. بارانباری ئەمساڵ وای کردووە کانی و کانیاوەکانی گوندی شەروێت زووتر لە وادەی خۆیان بتەقن و ببوژێنەوە و ئاوێکی سازگاریان لێ دەربچێت. پار پێما بیرەکانیش هێندێکیان وشک ببوون. هەیە 7 میتر 6 میتری لێداوە وشک بوو، بەڵام پێما یەکەم جارە ئەوەی کە من فام دەکەم لە بیرمە یەکە و جارە شەروێت ئاوی وشک بێ، چونکە پارەکانش تۆزێک باران کەم بوون، باران هەر نەبوون، وشکە ساڵی بوو، بەڵام ساڵەکانە لە خوای بە زیاد بێ ئیشاڵڵا باوەڕ ناکەم جارێکی دی ئەوە ئیشک بنەوە، یعنی بەڵێ زۆر یعنی شوێن نییە. ئێستا بڕۆ لێرە 2-3 ماڵە زیرانن هەنا هەر لە بن ماڵان ئاو دێتە دەرێ، ئاوەکە هەتا بڵێ جوان و گەش بەڕاستی تەقیونەوە. پارساڵ زۆرێک لە کانی و کانیاوەکانی هەرێمی کوردستان بەهۆی وشکە ساڵی و بێبارانی وشکیان کرد و نەژیانەوە.
زۆرێک لەو بیر و کانیانەی دەیان ساڵ بوو هیچ بێبارانی و وشکە ساڵیەک کاری لێ نەکردبوون وشکیان کرد. وشکە ساڵی کاریگەری خراپی لەسەر سێکتەری کشت و کاڵ و باخداری و ئاوی سەرزەوی و ژێرزەوی دانابوو. بارانی ئەمساڵ دڵی جوتیارانی خۆش کردووە و مەترسی وشکە ساڵی ڕاندوتەوە. بارانبارینی ئەم ساڵ جێگای دڵخۆشی ئومێدێکی زۆرە لەبەرەوەی ڕێژەکەی لە چاو هەموو ساڵی ڕابردوو زیاتر نەک تا ئێستا هەتا ئەم کاتە ئێمە قسەی تیا دەکەین ئەم ساڵ بارانبارین لە سنووری ئێمە 483 ملیم پوین دو تۆمار کراوە کە پار ئەم کاتانە 191 ملیم بووە و تا کۆتایەکەی 402 ملیم بوو کە ئەمە جێگای دڵخۆش و ئومێدێکی زۆری براجوتیارەکان و تەواوی خەڵکی کوردستانە لەبەرەوەی ئاوێکی زۆر کۆ دەبێتەوە لە دەریاچەکاندا و دەبێتە هۆی ژیانەوەی تەواوی کانیا و کارێزەکان و سەرچاو ئاویەکان لە هەموو ڕۆیەکەوە سوودمان پێدەبەخشێ و ئەم بەفرە زۆرەی کە باریوە دەبێتە هۆی تەعقیمکردن و پاکردنەوەی خاک لە میکرۆب و لە حەشەرات و هەموو مێرووە زیان بەخشانەی کە تێدایەتی خاک پاک دەکاتەوە دار و درەختەکانمان بۆ زیندوو دەکاتەوانێ. بەڵام هەرچەندە هێشتا زۆر بڵێنەمە وشکە ساڵێ بەڵام دەتوانین بڵین تارمایی و ئاماژەکانی وشکە ساڵی ڕەوی و نەوانێ. بەراورد بە پارساڵ ڕێژەی بارانبارین لە سنووری ڕاپەڕین ئەمساڵ زۆر زیاترە و نزیکە لە دوو هێندە. ئەوە وای کردووە بەشێک لە کانی و کانیاوەکان بژێنەوە هاوکات مەترسیەکانی وشکە ساڵی لە سنوورەکە بڕەوێتەوە. ئارەسەمی کوردستان 24 ڕانیە. ئێستاوانەی کە وەرزشی یۆگا ئەکەن و حەزەکەن بچونە دەرەوە لە سروشتێکی جوانە وەرزشەکە بکەن یاخود ئەوانەی کە وەرزشی شاخەوانیەکەن وەکو هەموو خەڵکێکی دیکە ڕەنگەوان زیاتریش پێیان خۆش بێت لە بەرێکە لە بوارە وەرزشەکەی خۆیان زۆر ئەتوانن زیاتر لەم سروشتە جوانەی کوردستان سوود وەربگرن. جا بەسی یۆگاتان بۆ بکەم لەم بابەتە کە ئەویش دالیا کەمال هاوکارمان زیاتر سەبارەت بەوە قساکات کە یۆگا وەرزشێکی جەستەیی و ڕوحیە چونکە دالیا سەردانی شوێنێکی کردووە کە ڕاهێنەرێکی یۆگای لێرە لەو شوێنە هەیە. وەرزشەوانانی یۆگا بۆ ئەوەی کە زیاتر پەرە بدەن بەم وەرزشە ڕەنگە هەندێک جار پەنا ببەنە سەر یاخود پەنا ببەنە سەنتەرێک و لەوێ کۆبنەوە هەندێک جاریش لە سروشت یاخود لە ناو پارکەکان ئەو وەرزشە ئەکەن و وەرزشوانانی یۆگا دەڵێن لە ڕێگای ئەو وەرزشە ئارامی دەروون بەدەست دەهێنن. وەک گوتیشم ببینن کە دالیا کەمال باسی چیرۆکی ڕاهێنەرێکی یۆگا ئەکات لە سلێمانی کە توانیوێتی پەرە بەو وەرزشە بدات با پێکەوە بینەری. یۆگا وەرزشێکی جەستەیی و دەرونیە بۆ یەکەمین جار لە هیندستان و لەلایەن پەیڕەوانی ئاینی هیندۆیزمەوە بەردی بناغەی بۆ دانراوە. یۆگا بۆ هەزاران ساڵ دەبێت کە بوونی هەیە. ئەمڕۆ باسی چیرۆکی هیوا ئەکەین کە وەکو ڕاهێنەرێک توانیوێتی ئەو ڕێنماییانە بگەنێتە هاوڵاتیان کە لەناو ئەم جەنجاڵی ژیانەدا لە ڕێگای یۆگاوە ئەتوانین ئارامی بەدەست بێنین. ناوم هیوایە مامۆستا و ڕاهێنەرم پیشەی خۆم هەر مامۆساییە سەرەتای دەست پێکردن بە یۆگا هەروەکو هەموو مرۆڤێک کە سەرەتا ئاشنای خۆی بێ خۆی بدۆزێتەوە هەڵبەتە ئەم خۆ دۆزینەوەی لە ناخی هەموو کەسێکایە بەڵام لە کەسەکە خۆی دوای بڕیارەیە ئایا بە شۆنیا بڕوە خۆی بناسەیە بە وەکو خەڵکێکی ئاسایی بژی منیش هەروەکو ئەوەی کە ئەمە لە ناو مادروست بوو کە مەبەستی ژیان چیە ئامانجی ژیان چییە و ئێمە بۆ ئەژین لێرە وەکو خاڵی دەستپێک من خۆم ڕوون کردە یۆگا. وەکو ڕاهێنەرێکی یۆگا زیاتر لە چ کەشێکە یۆگاکەن و پێشتان باشە ئەو کەسانی کە یۆگاکەن لە چ کەشێکە یۆگا بکەن؟ بەڵێ سەرەتا وەکوی کە یۆگا لە چووەکرێ
یۆگاوا باشترین هاو سروش تا بکرێ چکە هەوایەکی کراوی هەیە و ئەو ڕەگەزانی کە لە سروشتا هەیە هەمیشە هاوسەنگن جیاوازە کەلتۆ لە ناو شارای بەڵام بۆ ئێمە کە لە شناوەندی شارەژین ئەومان بۆ ناکرێ هەموو کات وە ڕاهێنان بچینە دەرەوەی شار بۆیە ئەبێت تۆ سنتەرێکت هەبێ خەڵکەکە ڕوتێکە کاکیوە خۆ زیاتر لە چ کەشێکە یۆگاکەیەوە زیاترە ڕۆکەیتە چه شوێنێکی شارەکانی کوردستان بۆی کە هەم ئاشناشیان بیت و هەم یۆگاشی لێ بکەیت و تا چەند داوڵداوە ئەم هۆشیاریە بڵاو بکەیتەوە لە ناو خەڵکاک لەسەر سوودەکانی یۆگا کاتی یۆگاکردنم لە هەموو شوێنەکانی کوردستانە ینی هەموو ناوچەکان ئەگەڕێین بە تایبەت وەکو خولیایەکی خۆم هەمیشە بۆ ئەو شوێنانە ڕۆم کە پێشتر نەمبینیون ئەچم بۆ ئەوێ سروشتەکەی ئەوەیە ناسم و کللتوریان ناسین و پاشان چ ڕاهێنانێکیش پێویست بێت لەو کاتەیە ئێمە و ڕاهێنانە ئەگەر بینە سەرەوەی یۆگا چی لە تۆ کردووە ئەو کاریگەریانی یۆگا لەسەر خودی تۆ دروستی کردووە چی بووە بە تایبەتی لە ژیانت کە ڕەنگی داوەتەوە یۆگا ئەوەی کە من سوودمەت بوون لێی بێویستیە بێویستە بی لە هەموو شتێ چاوەڕێی هیچ پاداش تێک ناکەی ئەوەی کە ئێمە کردومانە و یەکێک لەوانە بەخشینە بەخشینی جوانیەکانە بۆ نمونە ئێمە چالاکیمان هەبووە لە فراوانکردنی سەوزاییە و ئەم کارێکە کردومانە خۆبەخشی بووە و چاوەڕێی هیچ پاداشتێکیش نەبووین بۆ نمونە سەردانی خانی بە ساڵات چوانمان کردووە بۆ ساتێک دڵمان خۆش کردوون گەنجەکانی ئێمە یان هاوڵاتیان زۆر جەنجاڵن ژیانیان جەنجاڵە ڕۆژانە لە کاران یۆگا بۆ ئێستا تا چەندە گرنگە بە تایبەتی بۆ تاکەکان تا چەند داتوانێت لەم جەنجاڵی ژیان دوورمان بخاتەوە ئەگەر پرسیارێکی دیکەش بکەین بۆچی یۆگا پێویستە لە ناو سروشتا بکرێت خەڵک ئەوەی کە دوور کەوتۆتەوە لە خۆی هۆکارێکی بۆ خۆی دروست کردووە کە هەمیشە مێشکی مەشغوڵ بێ هەمیشە پەرت و بڵاو بێ ئالۆز بێ وە تۆڕە بێت یعنی هۆکارەکەی ئەوەیە کە هیچ کاتێکی ناوە بەخۆی ئەو کاتی کە هەیەی لە ژیانە سەرفیەکات بۆ خەڵک بۆ مەشغوڵ بوون بەس بۆی مەشغوڵ بێ بۆ خۆی نییە هەمیشە دوورکەوتنەوە لە خۆت واکە تووشی سترێس و قەلەقی و ئاڵۆزی بیت بۆیە کاتێک کە یۆگاکەی ئەمەد بۆ گەڕێتەوە یۆگا فێرتەکە کە تۆ چەندێک تەرکیزکەیتەوە سەر خۆت چەندێک بۆ خۆت بژیت چونکە لە یۆگاڵێ ژیان دەرفەتێکە یەک دەرفەتە کە ئەداتێ ئەو دەرفەتە لە خۆزەرەوە لە کیس خۆتی مەیە چکە ئەم دەرفەتە جارێکە دووبارە نابێتەوە ژیان دیاریەکی خواییە دیارریەکە پێمان بەخشراوە ئەبێ ئێمە ئەو خەڵاتەوەکو خۆی وەرگین نابێ بێ ئاگابین لەو خەڵاتە سروشت ئەو نەسبەیە کە مرۆڤ هاوسەنگ کاتەوە بۆیە کە دێتە ناو سروشت هەموو شەپۆلەکانە ڕێگەکاتەوە نەسبیەکاتەوە بینینەکانت ڕێگەکاتەوە بیستنەکانت بۆنکردنت بەرکەوتنت ئەمانەت هەمووی نەس بکاتەوە وای لێ خۆت کەسەکە خۆی وای لێت ئەگەر هەر شتێک نمایشکە بۆنی خۆشی لێ جوانیە بینی کەسەکە ڕوئایە گۆڕێ بیرکردنەوەیە گۆڕێ بەرکەوتنەکانیە گۆڕێ نەسبە بێتەوە بەمانای سروشتی بوون ئەیژە بێتەوە بەشێک لە سروشت بۆیە کاتێک کە دێتەوە ناو کۆمەڵگا کەسەکان بە چاوێکی ئەوەوە ئەیبینن کە ئەبێتە هۆی ئارامیان کە کەسەکە بینە بێت ئارامی لێوەرەگرن خۆشی لێوەرەگرن ئەبێتەوە ئامریکا دەنگە خۆشەکەی هەیە ئەمە چیرۆکی هیوا بوو هیوادارین بتوانین سوودی لێوەربگرین و پشتوانین ئێمە لە ڕێگای یۆگاوە ڕۆشنایی بخێنەوە سەر ژیانی خۆمان و کەسانی دەوروبەریشمان. هەر کەسە و لەم جیهانە لە شتێک چێژ وەرەگرێ هەندێک کەس هەیە چێژ لە وەرزشکردن وەردەگرێ هەندێک کەس لە ژەنینی میوزیکی هەندێک کەسیش چێژ لەوە وەرەگرن کە کارێک ئەکەن کارێکی دەستیە لە باو باپیرانەوە بۆیان ماوەتەوە ڕەنگە زۆر جایش خەمی ئەوە بخۆن کە ئەو کارە بەرەو نەمان بچێت. پیشە کارێکی دەفر و کەلوپە لە مسیەکان لە بازاڕی ئەنقەرەی پایتەختی تورکیا ترسی لێ نیشتووە پیشەکەی لەگەڵ نەمانی خۆی ئەویش پیشەکەی لە ناو بچێت کەس نەبێت لە دوای ئەوە پەرە بە کارەکە بدات یا بەردەوام بێ لەسەری ئەو هەرچەندە شاگردی هەیە بەڵام وەک بەردەست هاوکاری ئەکات وەکو خۆی ئەوەندە باش لی ڕەنگە نەزانێت یا خۆی ئەزانێت ئەو کاریکەیکات چه ئەرزشێکی هەیە بەڵام لە خۆی بەتەمەنترە و دەڵێت لەوەتەی خەڵکی دەفر و منجەڵی مس بەکارەهێنن خەڵکێکی دەگمەن سەردانیانەکان بۆ
قەلاییکردنی کەلوپەلەکانیان. قەلایش ینی نوێکردنەوەی و کوتینەوەی دووبارەی با پێکەوە بینێت. ئەرتول پیشەکارێکی مسگەرە و کاری خاوێنکردنەوە و سپیکردنەوەی دەفر و مەنجەڵە مسیەکانی خەڵکە. بە گوتەی خۆی 11 ساڵان بووە، لای باوکیەوە فێری ئەم پیشەیە بووە و 40 ساڵە دەست و پەنجەکانی لەگەڵ مس نەرم دەکات. بەڵام بەهۆی کەمبوونەوەی خواستی خەڵکی لە بەکارهێنانی کەلوپەلە مسیەکان و نەمانی پیشەکاری دیکەی وەکو خۆی نیگەرانە لەوەی پیشەی خاوێنکردنەوەی مس ئیتر کۆتایی پێبێت. Yani son nesil bizleriz. Bizden sonra gelen yok. Ez nefşê dawî jê vîkarî me. Ez jî 5 salî me, êdî piştî min kes nîne vîkarî bikim. Keseke ku piştî min vîkarî berdevan bikenînim. Şagirt an ku qelfe jî nayên berdestê me kar nakin. Ez û qelfeyê xwe ew 25 salin bi hev re dixebitin. Mixabin ciwan nayên li gel me kar nakin. Temenê qelfeyê min jî 65 e. Yanî êdî ev pîşeye hêdî hêdî ber bi nemanê ve diçin. Xwecî ka hin kesan ev pîşeye fêr bibanim. Lê mixabin kes nîne fêr bibin. Ger fêr bibin dê pêşerojê de gelek pere kar bikin. Niha li gel min di nava kelheya Enqerê de jî hosteyek û qelfeyê wî tenê mane li Enqerê. لە دوکانەکەی ئەرتۆڵ بەردەست لە وەستا بەتەمەنترە. جۆما تەمەنی 65 ساڵە. لە دوای خانە نشینبوونیەوە 25 ساڵە تەنیا کەسێکە بەردەستی وەستاکەی دەکات. Yaş 65 ama 12 yaşından başladım ben bu işe. Temenê min 65 sal e, lê min di 12 saliya xwe de dest bi vîkarî kir. Dema ku ez xanenişîn bûm, min carekî din weke şagirt dest bi vîkarî kir. Ji bo ku ez vala nemînim, ez bi hezkirin û bi xastekî vîkarî dikim. Ji ber ku ev pîşeyê karê min ê zaroktayî ye. Bêguman berê kar zêde bû. Ji ber ku berê bafan û pola tune bû, tenê sıfır hebû. Ji ber vê yekî kar jî zêde bû. Lê niha kar kêm e. Bafan û pola ji bo tenduristiyê baş nînin. Mirov jehrî dikin. Lê sıfır ji bo tenduristiyê baştir e. لە مێژووی مرۆڤایەتیدا مس یەکەمین کانزا بووە کە دۆزراوەتەوە و بۆ چێشلێنان بەکارهێنراوە و سفرە و خوانەکانی ڕازاندووەتەوە. بەڵام بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و دۆزینەوەی کانزای دیکە خواست لەسەر کەلوپەلە مسیەکان نەما و ئێستایش خەریکە پیشەکەی ئەرتۆل و کەلوپەلە مسیەکان دەبن بە مێژوو. ئەفسانە شاه محەممەدی، کوردستان 24 ئانکارا. فەرمانبەرێکی وەزارەتی تەندروستیش چەندین ساڵە کاریدارتاشیەکات ڕۆژانە دوای تەواوبوونی کارەکەی لە کارگێکی بچووک کە لە ماڵەکەی خۆی دروستی کردووە ئەوێت پەرە بەو بەهرەی خۆی بدات کە بەدار کۆمەڵێک کەرەستەی سادەی دروست کردووە کە کاری جیاوازن و زۆر جوانن کەرەستەکانیش وەک ئێستا قسەی لەسەرەکەی بچووکن. ئەم هاوڵاتیە ئەڵێت چەندین ساڵ من دارتاش بووم کاتم بە فیڕۆن نەجاوە. هەموو هیوای ئەوە بووە یاخود هیوای ئەوەی خواستووە کە لە ناو کوردستان بازارێکی تایبەت دروست بکرێ بۆ فرۆشتنی ئەو جۆرە کارە دەستیانە. لە کارگەیەکی بچووک ڕۆژانە چەندین کاتژمێری خۆی تەرخان کردووە بۆ دروستکردنی کاری ناوازە و تایبەت بەدار. بەختیار 50 ساڵی تەمەنی تێپەڕاندووە، بەڵام بۆ چرکەیەکیش کاتی بە فیڕۆ نادات. بەم جۆرە بە کەرەستەی سادە و بەدار جۆرەها کاری دەستی و دیزایانی ناوماڵی دروست کردووە. هەموو دڵخۆشیەکەی ئەم کەرەستانەیە کە بەدەست دروستی دەکات. ئەو باستێوە دەکا کاتی خۆشی کە دارتاش بوو پیشەی موبیلیات دروستکردن بووە لەگەڵ ئیشەکەی خۆی زۆربەی کەرەستەکانی بە بچووکی دروست کردووە. هەر لە سەرەتاوە کە خولیای ئیشی هوردەکاری بوومە هەر لە کاتی دارتاشیشدا کە کاری زەخمم دەکرد و کاری مۆبیلیاتم دەکرد لەناو ئیشەکەشدا هەر ئیشی وردەکاری هەبوو زیاتر ئەمن خولیای ئەو شتەی بوون کە بە تەواوی حەقی ئیشەکەی بدەم. یعنی زۆر نەخش و نیگار هەبوو لە ناو تاخمەکەیدا ئەمن زیاتر احتمام بۆی دەدا بۆی خەڵکی ڕادەچێشە، یعنی خەڵکەکە بۆی خولیای ئیشەکەی من دەبوون. نەجارەکانیش برادەران سەریان لەوەی سوور دەما، یعنی چونکە ئیشەکەی من زۆر هور بوو هەر لەوەوە دەستم پێک کە بیر بکەمەوە شتی ترش دەتوانم دروست بکەم بە هوردی. یعنی وردە فکرم لەوەی دەکردەوە کە هەر شتێک من بە چاوم بکەوێتنی وەکو ئەو مەسەلەی ئەو ڕەندەیە وەکو ئەو مشارە وەکو هەر شتێک بیتن
حەزم دەکرد بەدار دروست بکەم بەس بە شێوازەکی زۆر هوردانە. باوردی و بە سەلیقەیەکی زۆر تایبەت کارەکەی دەکات. بەختیار هەوڵەدات لە هەر شتێکی تایبەت و ناوازە بەدارەکان کا لە دەوروبەری خۆی دەکاتەوە بۆ چووکراوەکەی بەم جۆرە دروست بکات. ڕەنگە بۆ یەک کار و دروستکردنی کەرەستەیەکی گەرچی بچووکیش بێ دەیان کاتژمێر کاتی بۆ تەرخان کردبێ. بەختیار دەڵێ خۆزگە کەرەستەکانم لەم ژوورە تۆزیان لێ نەدەنیشت و لە کوردستان شوێنی یا بازارێکە بێ بۆ نمایشکردنیان. شوێنشکی پاک بیتن و خەڵکانی دەرەوەش بێگانە بێن سەردانمان بکەن و خۆمان پێیان بناسێنین کارەکانی مە ببینن و خۆمان بە دەرەوەی وڵاتی خۆمان بناسێنین چونکە ئەو کارێکی پیرۆزە لە وڵاتەکانی تر زۆر ئێحتیمامی پێدەدەن زۆر لایەن گرینگە زۆریش تەشجیعیان دەکەن لە بۆ ئیشانە بەس چونکە ئەمە ئیش جێگامان نییە لەبەرەوەی هەتا ئێستا کەسانێک نامان ناسن هیوادارم یعنی شوێنێکی وامان بدەنێ کە لە دەرەوەش بێن سەردانمان بکەن و ئیشەکانیان لۆ بکەین و ئێمەش بەهرەی خۆمان دەربخەین و کە بلیمەتەچین ئێمەش ینی لەو بەنسبەت ئەو وڵاتە پێشکەوتوانە. حەزوو خولیای بەختیار کە خۆی فەرمانبەرە لە وەزارەتی تەندروستی تەنیا بەدار نەبەستراوەتەوە. ئەو بەم جۆرە ماڵی کۆنی باوانی لە سەردەمی زوو ساڵەکانی نەوەت نەخشاندووە و بەم قەبارەیە دروستی کردوێتەوە. جالەوەی بیرەوەری و شوێنی گەورەبوونی خۆی لە پەنای کارە دەستیەکانی دروست کردووە بەشێک لە هونەر و کاری دەستی خۆشی بە بەکارهێنانی دار و کەرەستی بچووک نمایش کرد و بازارێکی بچووکی لە جۆرەها نەقش و نیگاری داری بۆ خۆی نەخشاندووە. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. دەمانێت ئەمڕۆ زۆر زیاتر جەخت بخەینە سەر ئەوەی کە چۆن بتوانین ئەو پیشەدەستیانە بپارێزین، چۆن هاانی ئەو کەسانە بدەین کە ئەو پیشەدەستیانە ئەکەن کە کاری دارتاشیەکەن، کاری مزگەریەکەن، کاری فەرشچنینەکەن. ئەمانە هەمووی کۆمەڵەکارێکن کە پێویستە بە شێوەی جیاواز پشتیوانی بکرن، چ لەلایەن خۆیانەوە چ ئەگەر ببن بە کۆمەڵێک بە یەکەوە لە شوێنێک نمایشی کارەکانیان بکەن برەو بە کارەکانیان بدەن. ئەم بەیانیە دەمانەوێت لەگەڵ دیاری محەممەد ئەویش بە هەمان شێوە پیشەی دەستی هەیە، کاری دەستی ئەکات، خۆشی دیزاینەرە و خۆی دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکانە و کارەکەی خۆی هێشتۆتەوە، برەوی پێداوە، کاری تیا ئەکات، ڕۆژ بە ڕۆژ پەرەی پێ ئەدات. بۆیە ئەم بەیانیە دیاری محەممەد میوانی ئەمێ لە سلێمانیەوە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمانە. بانیت باش کاک دیاری وادارم کە لەش ساغ و تەندروست بیت. پێمان بڵێ کە ئەمە وەکو خولیایەک هەر لە مناڵیەوە هەتبووە کە کاری دارتاشی بکەیت یاخود کاتێکە ئەو قۆناغی خوێندنت بڕی و چوویتە کۆلیژی هونەرە جوانەکانەوە بەشت هەڵبژارد و دواتر ئێستاش کاری دیزاینەکەیت لەو بەشە. بەیانی ئەو بینەرانی بەڕێزیش باش زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی بۆ ئێمەتان ڕەخسان. سەرەتا شتەکان بۆ شێوەی ئێستا نەبوو کە با بڵێن لەگەڵیا بەردەوامین. سەرەتا شتەکان وەکو خولیایەک بوو، یعنی هەر با بڵێن لە ماڵەوە کۆمەڵی ئیشی دەست و هەنێ شتی جزئی بچووکم دروست دەکرد. دواتر دوای تەواوکردنی خوێندن طبعاً ئەبێ هەموو کەس هەر ڕێچکێکی خۆی هەبێتتر بە شێوەی دامەزراندن بێ بە شێوەی کە ئەوەی کە بتوانین پرۆژەی خۆتە هەبێ. منیش پیرم لەوە کردەوە کە ئەو شتێک کە ئەیزانم و ئەو بیرۆکەی کە هەمە بتوانم بیکەم بە پرۆژەیەک و هەم لایەنی بژێوی ژیانی خۆمی هەبێ و هەمیش هونەرەکەمی تیا بەرجەستە بکەم. ئیتر لەو ڕێگەیەوە توانیم بگەمە ئەم قۆناغەی کە هەیە ئێستا و توانم بە شێوەیەکی زۆر باش و ئیشەڵا پلانم هەیە زۆر باشتریش کە کارەکانم بەڕێوەبەرم. باشە. کاک دیارێسا کاک بەختیار کە لەناو راپۆرتەکەی هێرۆ مەولودی قسەی دەکرد و باسی کارەکانی خۆی کرد، ئەیوت حەزمە کرد کە بازارێک هەبێت کە دارتاشەکان لەوێ بن کار بکەن تایە کارە دەستیەکانی و پیشە دەستیانەی کە هەن پیشێکی کۆنن لە فەوتان بیپارێزن.
ئێوەی دیزاینەر ئێوەی کە کاری دارتاشیەکەن لە داشتی جوان و ناوازە دروستەکەن هیچ کۆمەڵەیەکتان هەیە بیرتان کردو هیچ کۆمەڵەیەکتان هەبێت لە شوێنێک ئێساوە ژنانی پێنجێنمان هەبوو خوارد بوون لە قەیسەریەکە منوو ببوو بە بازاڕی ژنانە ژنان دوکان و شتیان کردبەوە ئێوە قەت بیرتان لەوە کردو یەک بگرن ئەو کارە ناوازانە ئەنجام دەمبووی کە پەرە زیاتر بە کارەکردن و لە ناوچوون بیپارێزن ڕاستەکەی ئەم کارانەی کە ئێمە یکەین یعنی دوو لایەنی زۆر جیاوازی هەیە لایەنی جێبەجێکاری هەیە و لایەنی بیرۆکەی هەیە یعنی بەداخەوە ئەوانەی کە لە دوای تاواکانی خوێندن بە تایبەت بوارەی کە ئێشی تیاکردنباری هونەریە کەم بتوانن مەسەلەن بێن سەر ئەم ڕێچکەیە بۆیە ناتوانانی وەکو بڵێ کۆمەڵەیەکەی دەکە ئەم جۆرە کاران بکەن بەڵام کەم تا زۆر هەڵی خۆمانیاوە ئێمە کە بتوانین ئەم بابەتانە برەو پێبین و یعنی لە سەرەتا بێ ئیشەکان لە سندوقێکی براقەوە دەستی پێکرد وەک لای هەمووان سندوقێکی کۆن مێژوویەکی زۆر کۆنی هەیە سەرەتای کارەکان ینی شتێکی ئەلەو بابەتەوە دەستی پێکرد دواتر وردە هەنگاو هات هەتاکو مەسەلەن ئەو بەشە جوزئیانی کە لە ناو ماڵە هەن ئێمە بین ڕسمی لەسەر بکەین و دوای ئەوەش پێمان خۆش و یعنی ئەم مەسەلەن ئەوەی کە ئیشی شێوە کاریەکە ئەوەی کە ئیشی دیزاینەکە تەنها ئیشەکانی لە چوارچێوەیە کە قەتیز نەمێنێ و بە دیوارێکەوە هەڵواسێ ئێمە بیرمان لەوە کردەوە هونەر وەزیفەی بینێ مەسەلەن سندوقێکی براقمانە کرد ئەتوانی تۆ لە ناو ماڵە دایبنێت و مەسەلەن بۆ جوانکاریش بەکارێتەوە شتوانی کەلوپەلیش تیا هەڵگری مێزی تەلەڤیزیۆن هەیە ئێستا ینی لە هەموو ماڵەکان بابەتە هەیە ئێمە توانیمان کە مێزی تەلەڤیزیۆن بێنین هەم ئیشی مۆرکی کوردی پێوەکەین کە گرنگترین بەشی ئیشەکەی ئەوە بتانی کە شتەکە جێدەستی کوردی پێوە دیار ئێستا دیاری کارەکانی تۆ مۆرکی کوردەواری پێوە دیارە کارەکانت مۆرکی کوردەواریان پێوە دیارە 100% هەوڵی ئەوەمانی 100% هەوڵی ئەوەمانیاوە کە بەو شێوەیە بێ یعنی هەم لە ڕووی ڕەنگەوە هەم لە ڕووی شەقڵەوە هەم لە ڕووی دیزاینەوە هەڵی زۆری ئەومانیاوە کە جێدەستی کوردی پێوە دیار بێت ئەو شتانی کوردی بوون بە کارەکانتەوە دەرئەخەن چی ئەو شتانی کە کوردی بوون بە کارەکانتەوە دەرئەخەن چین بۆ نمونە چ شتێک هەیە کە چیرۆکێکی کوردی بێ بۆ نمونە باسێکی کوردی بێ لە ناو کارەکانی تۆ ڕنگ بداتەوە وەکو پێمتی ئاماژان پێکرد یەکەم جار بیرۆکە ئیشەکەمان لەسەر براق بوو سندوقی براق چیرۆکەکەی بەو شێوەیە کە ینی زمانی پێش ئێمە مەسەلەن هەر کەسێکە چۆن ناو ماڵ و ژیانی خۆی و هاوسەرگیریانە کرد یەکەم بەشی ماڵەکان ئەوە بوو کە ئەم سنوقە براقیان هەبێ یعنی من زۆر جار گوێم لێ بووڵە ئەوی سنوقی براقی هەبوو بێ ینی وەکوە هەموو شتێکی هەبوو بێ ئەوەنە گرنگی و باقی هەبووە لە ماڵەکە هەبوو بێ ئێمەش بیرۆکەکان ینی لەو سنوقانەوە زیاتر سەرچاوی گرت هەم توانیمان لە ڕووی ڕەنگە کۆمەڵە ڕەنگ هەیە تایبەتە بە ئەم ناوچانەی ئێمە کۆمەڵە ڕەنگ هەیە تایبەتە بە دەرەوەی ئێمە ینی ئەوەی کە شارەزای هونەری هەبێت لە جۆری ڕەنگەکان تێگا کە چیە و چۆنە ینی ئەو ڕنگانی کە تایبەتن بە ئێمە چین کە ئێوە لە کارەکانتان بەکاریە هێنن بۆ یەکە ئێمەش بیناسینەوە زیاتر بەڵێ زیاتر ئێمە ڕەنگی بنەوشەیی بەعام ینی بەست بنەوشەیی نییە بەڵام وردەبێت ینی تۆناتی خۆی هەیە و سەوزیش بە هەمان شێوە پیرۆزەی بە هەمان شێوە هەنێجار شینیش ئەتوانین بەڵام بەو شێوە جوزئیە نییە بەس تۆناتی خۆی زۆر زۆرە ینی ئێستا من ناتوانم بڵێم چەند تۆنی هەیە بەڵام ئەتوانی ینی تۆناتی خۆی بدۆزیتەوە تایە و ئێستا من دێتە پێشچاوم بۆ نمونە لە مسر ڕەنگی زەرد و قاوەیی و پرتەقاڵی ئەتوانین بڵین ڕەنگی ئەو ناوچە ئەفریقیەکانە ئەو ڕەنگانە بەکارن لە لای خۆمان وەک باست کرد ڕەنگی سەوز و سوور و وەنەوشەی و ئەوانە ئێوە چۆن هەوڵەدەن بە کارەکانتان بەم کارە دەستیانەی کە ئەیکەن بەم پیشە دەستیانەی کە ئەیکەن ژینگەش بپارێزن تا چەنێ ئەتوانن کار لەسەر ئەوە بکەن کە خەڵک ئیتر دەفری لە دار دروستکراو قاپی لە دار دروستکراو لە جاتی ئەم شتانی کە هەن ڕەنگە ژینگە پیس بکەن
و نەگەر ڕەنگە بێگومان پیسیشی ئەکەن چۆن کارتان بۆ کردووە کە لەو بوارەشەوە بتوان کارەکەتان براو پێ بدەن. بەڵێ ماوەیە بەر لە ئێستا ینی ئەو بیرۆکەیەمان هەبوو فعلەن جێبەجێشمان کرد کۆمەڵێ تەپڵەکمان دروست کرد تەپڵەکی ناوماڵ کە بەداخەوە ئێستا ڕەنگە لە راپۆرتەکان نەبێ ڕسمەکانی ئەم تەپڵەکانە بەشی سەرەوەی تەپڵەکەەکە هاتین لە شوشەی شکاو یعنی ئەو شوشانی کە مەسەن شوشەی پەنجەری ئەتیادی کە ئەشکێ هاتی ڕنگمان کردەوە بۆ شێوازە ینی وردمان کرد و بە دیزایانی خۆی کە ینی شێوەیەکی وەستاگەری پێوە دیار بێ نەگەوەی عشوایی ینی بە شێوەی هوەری مۆزاییک بەو شێوەیە هاتیم بەشی سەرەوەی تەپڵەکەکەمان ڕووپۆش کرد لە هەمان کاتە ئەو شوشەیەمان لە ژینگە هێنا پاکمان کردەوە و وەزیفەیەکی جوانتریشمان پێەیە. یعنی ئێوە کاری ڕیسایکلینیش ئەکەن لەگەڵ کارەکانی خۆتان تێ هەڵکێشێک لە ڕیسایکلین و لە کاری دارتاشیە ئەگەر وابێت. بێزەمەت زۆر جار مەسەلەن بە ڕێگایەک بە شوێنێکە ئەڕۆم پارچەیە تەختایە بینم پارچەی ئاسنە بینم شتێک ئەزانم کە بۆ ئیش بۆ پرۆژەکەی من بەکەڵەگێ ینی هیچ پێم عیبنی و زۆریش لە لام ئاسایی ئەتوانم بچم هەڵی گرمەوە هەم ژینگەش پاگە بێتەوە هەمیش ئەتوانم من لەو حاڵی خۆی بیپارێزم و ڕنگ و ڕۆیەکی تری پێ ببەخشی کە بتوانی ئیشی زیاترت بۆ بکەن زۆر تاواترێ لەوەی کە فڕێ بدرێن بکرێتە زبڵدانەوە. باشە تا چەندە گرنگە کە پێشەنگای کاری دەستی یاخود پێشەنگای ئەو کارانەی کە پیشەیەکی کۆنن و ئێستا بەرەونەمان ئەچن هەبێت جاران بە فرماڵمان هەبوو چونکە بەفرێکی زۆر هەبوو سەربانەکان بە فرماڵ ئەماڵڕان بەڵام ئێستایتر بەهۆی شوقە و ئەو جۆرە خانوانێک کە ئێستا پێویست بەوە ناکات بەڵام تا چەندە ئەگەرەوە لە پێشانگەکان بەشدار بن هەوڵەیەن شتە کۆنەکانیش بێنەوە جارێکی دی کە بەردیدی خەڵک بۆی کە ئاشنا بێتەوە پێ بنەوەی کە ئێستا هەیە بیبینێت. بەڵێ ئەگەر وەکو ینی قسەکە جەنابەت دوو ڕەهەندی هەیە ڕەهەندیەکەمان ئیشی دەستا ڕاستە ئێمە زۆربەی شتەکانمان ئیشی دەستا بەڵام قەبارەی ئیشی دەست بۆ ئیشێکی تر فەرقەکە ینی ئەتوانی مەسەلەن لە پێشانگایەکی بچووکە کۆمەڵی ئیشی دەستی کە لە ماڵەوە ئەنجامەدرێیان قیاسەکانی هەنێ جار بچووکترن لەوەی کە ئێمە ئیکەین ئەتوانی ئەوە لە معرزێکی بچووکۆ لایەکۆکەیتەوە بەس ئەمانی ئەم ئیشانی کە ئێمە ئیکەین وەکو جێبەجێکارە وەکو دیزاینەکەش ینی قەبارەکان گەورەترە ناتوانانی تۆ لە معرزێکا کۆیکەیتەوە بەڵکو ئەبێ مەسەرەن شوێنێک بازاڕێک جێگایەکی تایبەت بەخۆتە دەبێت یعنی گەورەتر بێ لە پێشانگای ینی بۆی بتوانی ئەوەی کە هەیە و ئەوەی کە لە تواناتە هەیە عرض بکرێن فعلەن ئەمانی کە عرضی شیانەکەین ینی ئێمە زۆربەی شەکانم لە ڕێی ئۆنلاینیشەوە بازاڕی بۆ دروستەکەم لە پلانیشمە هەیە بتوانم کە بازارێکی تایبەت بەو ئیشانی کە خۆمانێکین دروست بکرێ بەڵام لە جوزئی ینی لە بابڵی لە زەمنی ئەوەی کە ئەم ئیشانە ئێمە کە ئیکەین لە ڕێی ئۆنلاینەوە کۆمەڵی کەسی تریشەیە کە ینی حەزی بەم ئیشانی ئێمەیە مەسەلەن بەشێکی ماڵەکەی هەیە یان کتێبخانەیەکی هەیە یان وەتامێزێکی تایبەتی هەیە کۆنسۆڵێکی تایبەتی هەیە مەسەلەن ڕەنگوڕۆکەی حەزەکە بگۆڕێ ینی لە ڕەنگێک کۆبیکا بە ڕەنگێکی تریان حەزکاکە مۆرکێکی ئیشی دەستی پێوە دیار بێ لەو ئەو ئێمە ئیش لەسەر ئەوە شەکەین زیاتر کە بتوانین دەستکاری ئەو دیزاینە نەشکەین کە ئێمە نەمان کردوانی مەسەلەن مێزێکی تەلەڤیزۆنی هەیە کەسێکە ئەتوانێت کە حەز بکە کە ڕسمی لەسەر بکە کە حەزکە مۆرکی هوەری پێوە بێ حەزەکە یان جوزئێکی هوەری لە ئیشەکە هەبێ هەر بۆ ئێمە بەستەکەی من لێرە ئەوەیە یعنی ئێمە ناتوانین لە بەڵێ فەربوو مەبەستەکەت چییە لێرە چی؟ مەبەستەکەم ئەوە بوو یعنی ئێمە ناتوانین کە لە مارەزێکی بچکۆ لەیان چەند مەتریا بتوانین ئیشەکانی ئێمە کۆکەینەوە چکە قەبارەکانیان جیاواز و گەورەشن هەنی مەساحەیەکی زۆرتریان هەیە بەڵکو ئەم ئیشەی ئێمە پێویستی بە دروستکردنی بازارێکی گەورە هەیە کە بتوانی عنی ئەوەی کە لە تواناتە هەیە عەرضی بکەیت باشە بۆ هیوایی کە ڕۆژێکی دیکە کە من ستافی باشتر دروست بکەیت بەڵێ ستافی باشترتان هەبێت و بۆ هیوایی کە من جارێکی دیکار لە پرۆگرامی ئێمە باسیەوە بکەیت کە بازارێکتان سەبارەت بە پیشە دەستیەکان کە پیشەی کۆنیشن کە ماون
هەر بەردەوا من لەسەری ئەو کاتە من لەگەڵ جەنابەت باسی بازاڕە بکەم بەس وەکو جواب پرسیار با بزانم ئەو دارانەی کە سوودێکی باشتری لێ وەرەگرن یاخود ئاسانترە کارکردن لەسەری لە سروشتی کوردستان ئەو دارانە بۆ ئێوە فراهەم هەیە یاخود ئەو جۆرە دارانە کام دارانن کە ئەتوانن ئیشی زیاتری لەسەر بکەن و ئاسانترە کارکردن پێی و ماوەی مانەوەشی زۆر زیاترە. بزەوت ئەو جۆرە دارانی کە لە بازارە هەیە زیاتر وەلو کوردستان کەمترە چونکە ینی هەنی ئیش هەیە کە قەبارەی دارەکانە بێ زۆر گەورە بێ ڕاستە لە کوردستانە لە ڕەنگە لە هەندێک شوێن دار هەبێ کە تەمەنی زۆر بێ بەڵام جزئی کەمە بەڵام هەیە لە دەرەوە ئۆردەرەکرێ هێنن دەرەوە داری سروشتین ئەوانەی تر بە هەموو جۆرەکانیەوە چامەزانە جاویە بە هەموو جۆرەکانیەوە هەیە طبعا داری سروشتی تەمەنی زیاترە و باشتریش لە هەموو دارەکانی تر و جۆرەکانی تر ئەمێنێتەوە کە ئیشی لەسەر بکەی یان لە ڕووی دیزاینەوە بتوانی بیرۆکەکانی خۆتی لەسەر جێبەجێ بکەیت و مەساحی کارکردنی زۆرترە ئیشکردنەکەی ینی حۆرتەکە لی ناترسی بەس ئەگەر مەسەلەن جۆری داری تر هەیە لە بازاڕە هەیە لە جۆری MDF یان ئەوانی کە بەکارێن ئەزان کە چۆنە ئەم جۆرانەی ینی زۆر ناتوانانی تەحکمی پێوە بکەی زۆر ئیشی لەسەر بکەی هەڵکۆڵینی زیاتر لەسەرکەی بەڵام لە ڕووی داری سروشتیەوە فعلەن تەمەنیان زیاتر و ئەشتوانی زیاتر ئەوەی کە ئەتەوێ و حڕی تیا ینی سربەست دەکا لی ناترسی ینی لەگەڵ تا گونجێ هەرچۆنێ بێتوانی کە کارەکانتی لەسەر جێبەجێکەیت و ینی ئیسیعابی باشترە بۆ مانەوەی بۆیە بۆ مانەوەی هەر شتێک کە بتوێ لەسەری سابتکەی لەسەری هەڵیە کۆڵی یان مەسەلەن بۆیەکەی یان مەسەلەن هەر دارەکە خۆشی بێ ئێستا پاچەیە داریش بێ بەس سروشتی بێ مەسەلەن هەر ئاتیادی پاشی کەیتەوە کۆمەڵێ پێداویستی لەگەڵا بەکاربێنی جوانێکی خۆی هەیە. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک دیاری محەممەد دیزاینەر بێگومان ئێمە لەم وەرزە نوێی پرۆگرامی بەیانی 24ش هەڵمانداوە تاوەکو ئەبینن ستۆدیۆی پرۆگرامەکەمان لەم وەرزە زیاتر لە دار دروستکراوە جا خۆزگە لێرە بووی تاپە بوتمانە ئەم داریان کام دارانەیە کە لە کوردستان هەیە بار حاڵدەستەکانت خۆش بێ ئەمێش هەڵیەوەمان داوە کە دیکۆرەکەشمان ژینگە دۆست بێت و بە دار ڕازاندومانە تۆ نەخشاندومانە زۆر سپاس دەکەین کە ئەم بەیانە دیاری محەممەد دیزاینەر و کاری دەستی دار ئەکات لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. هەندێک کار هەیە سەختی خۆی هەیە هەندێک کاریش هەیە سەختیەکەی زۆر زیاترە لە هەر کارێکی ئاسایی کاڵین سەختی خۆی هەیە بێگومان بۆ هەر کارێک ئێمە بێ هەڵدو کۆشی تەواوی خۆمان بکەین بەڵام هەندێک کار هەیە بێجگە لە سەختەکەی پێویستی بە شارەزاییکی زۆر هەیە و تەنانەت مەترسیشی هەیە. بەخێوکردنی ئاژەڵان کارێکی ئاسان نییە جا ئەگەر بتەوێت ڕاهێنانیشیان پێ بکەیت ئەگەر ئاژەڵەکە کێوی بێت و دڕندەش بێت ئەوە هەر زۆر سەخترە و ڕەنگە تۆ بتەوێت جوڵەی سیر و سەمەریان پێ بکەیت ئەوەی کە دەیبینین لە سێرکەکان ڕەنگە بە توندوتیژی بەرامبەر بەو ئاژەڵە ئەو جوڵە سیر و سەمەرانیان پێ بکەن بە برسیکردنیان و ئەما بێتە هۆکاریەوە کە بەرامبەر بە ئاژەڵان توندوتیژی بکرێت و کەسانێکیش هەن کە بەهانەیە و ئاژەڵانەوە ئەچن ئەم کارە دوو هێندە قورسترە چونکە و ئاژەڵانە لە لایەکەوە ئازاریان بین و لە لایەک تریشۆ ڕەنگە زامداریش کرابن و پێویستی بەوا کات کە کەسێکی شارەزا و لێزان بچێتە ناو ئەو بوارەوە لە رووسیا لە پەناگەیەکی ئاژەڵانی کێوی پڵنگەکانی تیا بەخێو ئەکرێت ڕاهێنانێکیان هەر لەوێ پێ ئەکرێت جا ئەم پڵنگانە زامداریش کراون توندوتیژیان بەرامبەر کراوە بابینەری بین. دیمیتری ڕاهێنەرێکی سێرکە و لە خۆشەویستی بۆ کارەکەی شوێنێکی وەک پەناگەیەک بۆ پڵنگەکان دروست کردووە کە بە یارمەتی هاوسەرەکەی پزیشکی ڤێرتێرنەریە ئەو پڵنگ واژەڵانە بەخێو دەکەن کە لەلایەن خاوەنەکانیانەوە لە سێرکەکان لە سەراسەری رووسیا توندوتیژیان بەرامبەر کراوە ئەم پەناگەیە هەموو جۆرە ئاژەڵەکان لەخۆ ئەگرێت. من و هاوسەرەکەم لە قەوقاز بووین بەو پێی کە هاوسەرەکەم پزیشکی ڤێتەرنەریە خەڵکی ئەوێ داوایان لێکردین کە ئاژەڵەکان لە مردن و ڕاوچیەکان بپارێزین بە تایبەت بەچکە پڵنگەکان لە دەست ڕاوچیەکان و من و هاوسەرەکەم نەمان دەتوانی دەستا و دەست بوەستین و هیچ کارێک نەکەین.
ئەوان بۆ دەستکەوتنی ئەو پڵنگانە لە خاوەنەکانیان دەیکردنەوە تەنانەت بۆ کڕینی یەکەم پڵنگ کە ئازار دەدرا ئۆتۆمبیلەکەی خۆیان دەخەنە ڕەهن و ئێستۆنی پێدەکڕن و دەست دەکەن بە بەخێوکردنی ئوستۆنی و بەم شێوەیە بەردەوامی بەکارەکەیان دەدەن. Гибридные или помесь называется, то есть они не принадлежат какому-то виду. ئێمە بەدوای ئەو ئاژەڵانە دەگەڕین کە لەلایەن خاوەنەکانیانەوە ئازار دەدرێن و گرنگیان پێنادرێت و وەک سەرچاوەی دارایی کڕین و فرۆشتن بەم ئاژەڵانە دەکەن. بۆ نمونە و کەسانێ هەر بۆ خۆشگوزەرانی ئەو جۆرە پڵنگانە ڕادەگرن کە لە مارکەی ئۆتۆمبیلەکانیانە وەک هۆندا و ئینفینیتی و تێسلا. Их никто не защищает. ئەم ئاژەڵانە پێویستیان بە چاودێریەکی تایبەت هەیە تا دووبارە سەلامەتی خۆیان بەدەست بێننەوە. کردنەوەی ئەم پەناگەیە خەونی لە مێژینەی ئەو بووە لە سەرەتا کارێکی قورس بووە و پێویستی بە سەرمایەکی باش هەبووە چونکە لایەنی کەم هەر یەک لەم پڵنگانە بۆ هەر مانگێک پێویستیان بە 1.5 تۆن گۆشت هەیە. لە زاخۆ لە ڕێوڕسمێکی تایبەت یادی هەردوو هونەرمەند ئەیاس و ئەردەوان زاخۆیی کرایەوە. هەردوو هونەرمەند لە سەردەمی خۆیان ئەستێرەی بواری هونەری زاخۆ بوون. ئێستا هونەرەکان بە زیندوی ماوەتەوە. هەردووکیشیان لە 10 ڕۆژی کۆتایی مانگی 1 ساڵی 1986 کۆچیان کردووە. برایەکی هونەرمەند ئەیاس یوسف نهێنیەکی تایبەتی ناوبراو بۆ کوردستان 24 ئاشکراکات پێکەوە بینەریە بین. بیرەوەریە و غەرکردنا هەردوو هونەرمەندن ستێرن ئاسمانê هونەرا کوردستانê ئەیاز و ئەردەوان زاخۆیی divê holêda tê saxkirin. Rewrasm bi çavdêriya guhdar Şêxo serpereştê îdareya serbexweya Zaxo ji lay sendîka hunermendên deverê û rêveberiya rewşenbîriya Zaxo ve hatiye rêkxistin. ئەفریقا بیرەوەریە واغەرکردنا هەردوو هونەرمەندێک نەمرێن باژێرە زاخۆ و ئەردەوان زاخۆی و ئەیاز یوسف ما وەکو ڕێبەریە ڕەوشەنبیری هەفکاری گەل سەندیکا هونەرمەندا و ژێر چاودێریە ڕێزدار گۆهدار شێخ و سەرپەرشتیارێ ئیدارە سەربەخۆیە زاخۆ مە فەردیت کو ئەم vê rêwresmê بۆ wan وەکو ڕێزگرتنێک بۆ ڕەنج و خزمەتاوان و زەحمەتاوان دیتی بوارێ هونەری دا کورد سەردەمێکی gelek tangav dat şayîn navekê mezin bixwe tomar bikin dîroka hunerê Kurdî da. بوجارە یەکەم و divî rêwresmî da Xeyrî Yusuf ku biraya hunermend Eyas Yusifiye nihêniyeka taybeta jiyana Eyazê rehmetî bihez dike û hevdem dilxweşiya xwe bû saxkirina vê bîreweriyê nîşan dide. Eyaz طبعا حشكشكك يذكر دفيا بخازتن ومخو برهف كربي وحاضر كربي ام بوي بخازين بهارا صالح 86 او بي خد تعالى وصل حسنكر يعني وغير كر هيبا ايك 86 اجبري هنجب دو هيبا قالك اوسترانت افينيه بوي هاد بينغوتن ايك شوان توي بتني توي دلي من دادجي خدای ویام گلخ خوشحال بین یعنی اردوان ساخت کرد ایا ساخت کرد بیرک عالم دا یعنی ممنونی بو و حکومت ما هرین اوش بیر نکرینه سر سالت وان دینه مها ایکا سال 1986 بو هنر و هنرمندن وی باجری مهکارش و بش بویا کوتیدا بتنه ده روژن داویدا وان هر دو هنرمندن ستر و غر کرینه رنگه که کو ایاس یوسف لبستو ایکی مهه و غراداوی کریا و اردوان زاخوی جی لبستو نهی مهه بیک جاری به سروشیم بویا گلابانی کردستانی خدا رزودی من جانی خمل شنگی ربنی نافگیرانی
ئیسلام یوسف کوردستان 24 زاخۆ بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم بابەتەکان بە دڵی ئێوە بوو بێت و تا بەگەیشتنەوەکی دیکە بەخواتان سپێن ماڵتانەوە